قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە هەولێر لەگەڵ یانکۆبیچ نوێنەری تایبەتی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق کۆبووەوە و ڕەوشی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا و دواگۆڕانکاریەکانی ناوچەکەیان تاوتوێ کرد. لەبارەی ڕەوشی هەرێمی کوردستانەوە جێگری سەرۆکوەزیران ئاماژەی بەوەدا کە لە ڕووی سیاسیەوە بەرەو پێشچوونێکی باش بەدی دەکرێت و هەوڵێکی جددی لە ئارادایە بۆ گەیشتن بە توانەوەی بەستەڵێکی سیاسی و دواتر ڕێکەوتن لەسەر خاڵە ناکۆکەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکان. سەبارەت بە چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش جێگری سەرۆکوەزیران ڕایگەاند ساڵی ڕابردوو دەستیان کرد بە چاکسازی لە بواری ئابووری و دارایی و کارەبا و ئەو سێکتەرانەی تر کە کەموکورتیان تێدا بەدی دەکرا. ئەو چاکسازیانش بەردەوام دەبن تا چارەسەرکردنی هەموو گرفتەکان. ئەم ساڵیش دەکەن بە ساڵی ڕێخستنەوەی کارەکانی حکوومەت بە شێوازێکی گونجاوتر لەگەڵ تەواوبوونی جێبەجێکردنی هەنگاوەکانی چاکسازی. ئاماژەشی بە پرۆسەی تۆمارکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا لە سیستەمی بایۆمەتری کە تا چەند بە ئاستێکی باش بەرەوپێش چووە و ژمارەیەکی زۆر لە موچەخۆران خۆیان تۆمار کردووە. دوجار لەڕێی ئەم سیستەمە چارەسەری نائەدالەتی و نەهێشتنی دووموچەی نایاسایی دەکرێت. لە بەشێکی تری کۆبوونەوەکەدا قوبات تاڵەبانی باسی لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد کرد و ڕایگەاند هیچ کات ئەوان لەگەڵ تێکدانی پەیوەندیەکان نین لەگەڵ بەغداد. هەموو کاتێکیش هەوڵیان داوە بە دیالۆگ و گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەن و پەیوەندیەکی باش و دروستیان لەگەڵ حکوومەتی بەغدا هەبێت. قوبات تاڵەبانی سەبارەت بە پێشڕەوی سوپای عێراق لە مووسڵ ڕایگەاند لەگەڵ پێشڕەویە سەربازەکان پێویستە لە ڕووی سیاسیشەوە ئەم پێشڕەویە بەرپا بکرێت و ئاشتەوایی سیاسی بەدی بهێنرێت لە عێراق دوای ڕزگارکردنی مووسڵ بۆ ڕێگریکردن لە دروست نەبوونەوەی لەو جۆرە گروپە توندڕەوانە جارێکی تر. جێگری سەرۆکوەزیران داواشی کرد هەرێمی کوردستان بێبەش نەبێت لە هاوکاری نێودەوڵەتیەکان کە بۆ عێراق تەرخان دەکرێن و ئاماژەی بەوەشدا هەرێمی کوردستان فشاری گەورەی لەسرە بە تایبەت لە ڕووی دابینکردنی پێداویستی بۆ ئاوارەکان کە نزیکی 2 ملیۆن کەس دەبن. بە پێویستیشی زانی هەرێمی کوردستان پشکی دیاریکراوی هەبێت لەو هاوکاریانە و کۆمەڵگای نێودەوڵەتیش پاڵپشتیان بن بۆ ئەوەی کەمێک لەو فشارەی سەرشانیان کەم ببێتەوە و بتوانن هاوکاری مرۆیی بۆ ئاوارەکان دابین بکەن. لای خۆیەوە یانکۆبیچ نوێنەری تایبەتی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق ڕایگەاند ئەوان بە گرنگیەوە دەڕوانە هەوڵەکانی هەرێمی کوردستان بۆ هاوکاری ئاوارەکان و ئەو ڕۆڵە میانڕەوەی کە دەیبینن لە عێراق. ڕوونیشی کردەوە نەتەوەیەکگرتوەکان درک بە ئاستەنگەکان و فشارەکانی سەر حکوومەتی هەرێم دەکات و هەمیشە پاڵپشتیان دەبێت.